Allahu Ekber ve lillahil hamd. Allahu Ekber, Allahu Ekber. La ilahe illallah. Allahu Ekber. Allahu Ekber ve lillahil hamd. Allahu Ekber, Allahu Ekber. La ilahe illallah. Allahu Ekber. Allahu Ekber ve lillahil hamd. Allahu Ekberu kebira velhamdülillahi kethira ve subhanallahi bukreten ve asila. Afdalu zikri la ilahe illallah vahdehu la şerike leh. Lehul mulku ve lehul hamd ve huve ala kulli şeyin kadir. Allahümme barik lana eyyamena ve barik lana a'yadena ve veffikna lima tuhibbu ve terda. Selamu rahmeti خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستان و ئازیزانمان لە هەر شوێنێکی دنیان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. هیوادارم داواکارم لە خوای پەروەردگار ئەپاڕێمەوە تاعەت و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزانی لە ئێمە و لە ئێوەش قبوڵ کردبێت و هەروەها ڕۆژانی جەژنمان بە ڕۆژانی خۆشی و شادی بۆ بەڕێ بکات ئینشاءالله. خۆشەویستان و بەڕێزان، ئەمڕۆ لە شارە جوانەکەی ئەستەمبوڵەوە لە کەناری ئەم دەریا جوانەوە لەگەڵ میوانێکی ئەزیز و خۆشەویست سرودبێژێک لە سرودبێژانی کوردی وڵاتی تورکیا کە خەڵکی شاریوانە لەگەڵ برای ئەزیز و خۆشەویستمان کاک موحسن کارە لێرە لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویستین بۆ ئەوەی لە ماوەکانی داهاتووە کات و ساتێکی خۆش و بەجۆش بەڕێ بکەین لە بەرنامەی جەژنانە و لێرەوە داواکارم لە خوای پەروەردگار هەر کەسێک دوعایەک ڕازێک نیازێک لە دڵیایە ئینشاءالله خوای پەروەردگار بە نیەتی خۆی لەگەڵ بکە. هەروەها بە خۆشحاڵیەوە ئێمە لێرەدا هەرچەنە کەشەکەی تۆزێک ساردا بەڵام ئینشاءالله گەرم و گوڕێکەین لەگەڵ کاک موحسین و لەگەڵ ئاوازە خۆشەکەی بولبول ئاسا لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە میوانمان بوو ئێستاش لە جەژنی پیرۆزی ڕەمەزان میوانمانە وەکو سرودبێژێک ئەمجارە پێشتر وەکو قورئان خوێن و بانگبێژێک بۆ ئێستا وەکو سرودبێژێک لێرە میوانە و لە خزمەتی ئەوی خۆشەویستین. خۆشەویستان و بەڕێزان، هەڵبەتە ئێمە لێرەدا لەگەڵ کۆمەڵک برای ئەزیز و خۆشەویست لە ئەرکی تۆمارکردنی بەرنامەکە لەگەڵمان ماندوو بوون. ئەوانیش بەڕێزان لە کەناڵی قودس لە تورکیا بەڕێزان کاک نورەدین شیرین وەکو بەرپرسی ئەو کەناڵە، هەروەها کاک سەلمان و کاک قاسم و کاک ئەردۆغان لێرەدا لە تۆمارکردنی بەرنامەکە لەگەڵمان ماندوو بوون. جەژنیان لێ پیرۆز دەکەین، خوای پەروەردگار موفق و عاقبەت خێریان بکە ئینشاءالله. زۆر ماندوو بوون لەگەڵمان لەم کەشە سەرمەوەسۆڵەیە لەگەڵمان بوون، بەردەوام بەبێ ماندوو بوون و بە لێبڕانەوە لە خزمەتیان نابووین. کاک موحسن بیداها خۆش یالدن بەخێر بێی. زۆر سپاس. جەژنە پیرۆز پێم خۆشە بزانم جەژنە پیرۆزەت چییە بۆ بینەران و بۆ بیسەران، پەیامی جەژنە پیرۆزە بگێنە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسولنا محمد الأمين وعلى آله وأصحابه أجمعين. هون سات جواسة سراحتنا حتى لبرا لإسطنبول والله أمزاف ممنون بون جبوي هاتناوه ئێمەش مەمنونین كو دعوتي ما قبول كرت هر دايم إن شاء الله. إن شاء الله. يعني أنها تبريك حمل مسلمانة عيد وانا بمبارك بيروز بي إن شاء الله. إن شاء الله. الكردستان عراق طبعا. طبعا. باشوري كردستان. باشوري كردستان. هم جەژنە پیرۆزاکەین لە باشووری کوردستان، لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان، هەروەها لە ڕۆژئاوای کوردستانی خۆشەویست کە کوردستانی سووریا و تورکیا و عێراق و ئێرانەکە بە هیوای ئەوەی کە کات و ساتێکی خۆش بەڕێ بکەن و ئینشاءالله ڕۆژانی جەژنیان پڕ بێت لە خێر و بەرەکەت. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت باشترین شت بۆ ئینسانی مسلمان
بەجێگەیاندنی سلەی ڕەحمە سلەت الرحم نعم باشە سلەت الرحم چۆن بەجێبگێنین ئێستا بۆ نمونە لە وڵاتی ئێوە بۆنە لە کوردستانی تورکیا یان هەر لە تورکیا لە ئەستەمبول خەڵک لە جەژنە سەردانیەک ئەکەن ینی دێن دەچن بۆ لای یەکتر tabii ki yani çağı ait be roja aydı بەڵێ sılay rahim dikin باش li Türkiye'de yani em küçük için cem yazına desti ona paylaştıkın ayda ona o tebrik dikin بەڵێ avaca adet yeme yani Ee, Türkiye'de ینی گەورەکان جەژنانادەن بە بچووکەکان tabii ki yani mezince pere dedin küçüka desti ona paylaştın ئێستا تۆ تەمەنت لە من گەورەتر یا من تەمەنم لە تو گەورەترە دەبێت من جەژنانە بدەم بە تو یا تو جەژنانە بدەی بە من naz gerek tu bidin باشە بەسەر yani li Türkiye'de adet yemek heye çağı aki yani sardı be hava وایە em mevanı khura em salep ikram dikin باشە ئێستا من ئیکرامە دەکەم استرا salep ئێستا من ikram ئیکرامە inşallah دەکەم من جەژنانادەم بە تۆ باشە لەم کەشە خۆشە ئیکرامە دەکەم با ئیکرامی بکەین کاک مەحسین بارەکەڵڵا دەست خۆش باشە کاک مەحسین یەک شتە پرسم تۆ لە وڵاتی تورکیا لە مزگەوتی خۆت کاتێک کە نوێژی جەژن نەکرێ قورئانە خوێنن بۆ جەژن تەکبیرات ئەکەن لە عینەن کات çağı em pe meja ev dikin meja aydı dikin li camide em tekbir adinin em Kur'an naxunun em çağı em cami derket em içine kabristan em ora Kur'an duxunun dua dikin başetine mali non duxun لای ئێمە لە کوردستان نانمان چێش لێنین چێشت قەیسی برنج گۆشت مریش cemeci aynı yani goş birinci Kude. hemi duxun بڵێن بەیانی زۆکەی کابانی ماڵ مەسەلەن دایکان خوشکان ئەوانە لێ دەنن ev yani ait gerek hamu kara bira ait be yani gerek mideci bira ait bike ki yani merbezan belki ayda yani çay goştu be mideci ait ke yani باش دوای ئەوەی کە چێشتونان خورا لە لای ئێوە جەژنە پیرۆزە کرا دەچنە لای دراوسێ ینی هاوسێکان جیرانەکان مەسەلەن سەردانی ئەوە ناکەن چ شتێکی جیاواز هەیە لە تورکیا مەسەلەن لە جەژندا یعنی شتێکی نامۆ شتێکی جیاواز لە وڵاتانی تر یان لە عێراق و کوردستانی خۆمان چی جیاوازیەک هەیە yani cemeci bir tane var yani ayrı gayrı tiştektin yani emci bir tane var dışına cami paşa camiyetin küçük tinte desti mezuna desti ona paştıkın paşetin malet taşlı dikin non duxun باش bir tane var yani زۆر باشە شتێکمان بۆ بخێنە بزانین شتێکمان بۆ بڵێ بە مناسبەی جەژن سرودێک talal bedru buxunun تەلال بەدرو talal bedru يلا فرمو ez bir zaman kurmancı ez arabi ez buxunum tu Ba. bir zaman kurmancı سۆرانی sonra سۆرانی faktine يلا فەرقی نییە فەرمو باشە bir salaf inşallah بەسەح لە بۆ فەرمو طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع لا أسماني پیروزا و نورکی خدایی هاد محمد بو با پیغمبر ظلم و کفر دعایی هاد طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت
شرفت المدينة مرحبا يا خير داع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم ما شاء الله ما شاء الله ما شاء الله زۆر باشە کاک موحسین شتێک بەسەرهاتێکی خۆش مووقیفێک هەیە بۆمان بگێڕیتەوە لە مناسبە پیرۆزە شتێکی خۆش کە بەسەرت هاتبێ پێیان تێپەڕی بیت مثلا موقفك شاغل مصري بو لە میسر لە وڵاتی میسر. میسر باشە تەمانە گەر شتێکت فەرموو شتەکە وازەح نەگەیشت من بۆ دەکەمە سۆلانی یەکسەر تەرجەمەی مەیدانی دەکەم تمام باشە فەرموو شاغل مصري بو دولة مصر يعني ممكن 10 سال عول پێش 10 ساڵ بيش 10 سال باشە لە میسر تۆ لە ئەزهەر ازهر دەخوێن ايوه باشە لورا شاغل السيار بما مينيبوس باش ايوه دشوما ميتابي منوبوس طبعا باسی بچووکە لە ماڵەوە چووە بۆ زانکۆ باشە شاغل في مينيبوس دشوما اوكي ميتابي باش دري مينيبوس باكري بو دەرگای منوبوسەکە أيوة. کرابوو أيوة. باشە پاسەکە اج مش رودلوشت منوبوسەکەش ڕۆژ رشت باشي شوفر اوكي باص مش ستوبيكر. ستوبيكر باش. فرني چاقي وچاقي دري اوكي دري دەرگاکە هات دري هات تۆش هین پشتدا بۆ بە دەرگاکە مش زعما اوكي فيلدا هندر باش یەکسەر هاتی تالاوە المناخه يعني جبوي المناخه يعني سبحان الله ئازیێتت بوو هندك تۆزێ سبحان الله بتوم ئەی ئەگەر وە ئەو هەندێک نەبووە چی دەبوو مەسەلا طبيعي طبيعي یعنی باڵت لێ أيوة، دەبوو باڵ. سبحان الله باش ايش الرابو من الشوفير من حقيرت كره يعني تاچما ساكر هاتی قسە بڵێ ايه شۆفێرەکە اري تام شوغي يكي بيرفاني يكي اختيارك پیاکی بەتەمەن هم دست مقرت دست هم زوجر شاي يكسر دست مقرت مراجو ايوم راجو قل اولا الحمد لله يعني ابو حموكا جبوي خدا بساته ما شاء الله جارك مرض لبيشي خدا رحمت بك باشي تشتكي بيجا تشتكي بك يعني سبحان الله ما شاي حمد من لو رفع عنك يعني سبحان الله سبحان الله يعني هو موقفك هو براسي او كانت زانيته الحمد لله يعني شي درسته دەستت خۆش بێ موفق ان شاء الله خۆش بوو شتێکی کەمان پێشکەشکە جنابەت ئینشادت زۆرە ینی کۆمەڵێک بابەتت هەبووە لە سوسیال میدیا لە یوتیوب لە شوێنەکانی تر لە ئینستاگرام فەیسبوک بڵاون پێمان خۆشە بەرهەمێکت هەیە تایبەتە کوردیە پێشکەشمانی بکەیت ان شاء الله فەرمو مفخر عالم محمد ای شاه عالی جناب ای پناه عاصیان ای صدر ایوان حساب سرور اولاد آدم سید خیر الانام بال بر جان هر دم صد صلات و صد سلام مفخر عالم محمد ای شاه عالی جناب ای پناه عاصیان ای صدر ایوان حساب سرور اولاد آدم
Seyyide hayrul enam bal bercanete her dem sed selatu sed selam min isyanu gunahan reşkır nesi ser kitap ne penahe min tuyi padişahe kamiyan tu şefaat kejbo min seyyide yevmul kıyam del begazi u fi ghanim kefteme halek khirab ازدكم هبج خداي كوي عالم شكري بندي عاسيك عمري خد قناهن ضغري حرمة نبي محمد تو خلص كج آقري منك محروم جرحمة ey Şah-ı Ali Cenab mefkhar alem Muhammed ey Şah-ı Ali Cenab ey penah-ı asiyan ey sedr-i eyvana hisab server-i evlad-ı Adem seyyid-i hayrul enam bal bercan-ı teherdem Allah. Maşallah. Sen selatu, sen selam. Maşallah, maşallah. Maşallah, maşallah, maşallah. Mübarek inşallah. Oldu babamın. Tozek biraz gülelim. Olur. Tozek rekin başla. İnşallah. Hani ya? Ya Allah. زۆر باشە کاک مەحسین شتێکی تر بپرسم ئێوە لە کاری ڕۆژانە بەچی سەرقاڵن یعنی ئیشتان کارتان خەریکی چین تەنها قورئانە خوێندن و پێشنەژیەکەن هیچی تر ناکەن وەکو کار کاسبی ne çalışıyorsunuz? Başka imamat azan okumaktan başka bir şey yapacaksın, bir şey edeceksin. Yani tabii ki asıl görevime lilmelati camiye piştavcı neşit dokunan yani ilahi dokunan, kaside dokunan. Baş. Le stüdyoda, le albüme falan heye. Baş. Her tarafı televizyona da seyir kırın. Civan işe acıktın yani. Neşidekan ziyatır ve zmani Arabi, Kurdi, Türkiye çona. Yani Türkiye heye, Arabi heye, Kurmancı heye, Farisi heye, yekşi zaza, be zamanı zaza heye. O zmani zazaya çona. Yani mesela Önderima, rehberima, Resulallah Seyyidima, serverima, Resulallah Habibima, tabibima, Resulallah Cünima, cigerima, ya Resulallah Allahümme salli ve sellem aleyh. Başa, Türkiye kay çona? Türkiye mesela bu aklı fikriyle Tabakaya barıstır. Zmani Türkiye tabaka barıstır. Ha. Bu aklı fikriyle Mevla bulunmaz. Bu ne yaredir ki merhem bulunmaz. Bu ne yaredir ki merhem bulunmaz. Ver devam. Evacı bir zamanı Türkiye. Tozetiriş. Ya Allah, 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 Maşallah. Allah. Zmani Arabi.
مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. هو الحبيب الذي ترجى شفاعته لكل هول من الأهوال مقتحم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. محمد أشرف الأعراب والعجم، محمد أشرف الأعراب والعجم، محمد خير من يمشي على قدم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. اللهم صل وسلم وبارك عليه. أحسن. لا آواز دانان، لحن آواز، استوديو، صوت، چی هاوکاتا، چی یارمەتی ئەدا؟ Türkiye'de ism navi Yavuz Taşkın. Stüdyo Yavuz Taşkın heli burada. Yani hakikaten işi güzel rınzane. Le Merviyan. Stüdyo. Tabii ki. Le İstanbul yani. İşakan ziyatır mesela bir kompanya akıyan خود مصورت هي مثلا رفيقة هي خلقت هي işi tasviru grafik oştan bokan. Tabii ki yani dostum zaphan yani hamu ile grafik diken ile kamera bir aktiken le yani yapımcı he yani. Yapımcı. Yapımcı yani dürüst kere ya. Yani yok kasanan dürüst kere. Zor şahane mumtaza. Ama برای کوتاهی برنامه کارون پیامی توچیا دوباره بۆ جەژنە پیرۆزە بۆ خەڵک بۆ بینەران بۆ بیسەران بەتەمای بڵێ چی حەزم لێ لێرەوە پەیامت چییە بۆ کوردستانی باشوور ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا هەتا کوردانی باکووریش. Yani Allahu Teala Kur'an'da öktebece innemel mu'minuna ihvetun. Yani men yu'minu ilallah ve ihve. صح يعني كل يعني حموك كرمانش ترك زازا كي هابن اوكي كي خديرا ايمان كريا انا حمو بري هابن جالك ام جبا عيدا ام لدوستيه خو برابرتي هناك قوتي بكن بالتاكيد بالتاكيد يعني خوي جورا دوجار يمين هم مسلمان بالنسبه ولا فرق بين عربي ولا عجمي الا بالتقوى كواتا لكوتايا نتوانين بلين تقوى سنجي محكا بو اوي مروف للاي خوي پروردگار سن بريزا وتسن لخوا نزيكا وتسن بو خاص الحاوة داوكاد لخوي پروردگار صدات هميشه قشنگو شركات هميشه بالاده من سپاس دەکەین کە لەگەڵمان بووی لە ئەڵقەی جەژنە پیرۆزە و جەژنانەی ئەمساڵ لەگەڵ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵەکەمان هیوای لەشساڵی و سەلامەتی بۆ خوازم. ڕاستە کەشەکەی زۆر زۆر ساردە بەڵام دوجار گەرم و ڕوومان کردوین ئینشاڵڵا بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستمان. نازانم تا چەند لە قسەکانم تێگەی لە نازانم تێدەگەی یا تێناگەی لە سۆرانی بۆ سۆرانی فێرناوی چاكي سوراني هو حزناك فيرمي صحبة بكي بسوراني بالسوراني يعني زيادة نظام صحبتي السوراني مثلا شي سوراني زحمة نظام ايش بس كرمانجي بس كرمانجي والله اما يكتس كرمانجي جزاني يكتس سوراني جزاني هذا تركي جزاني عربي جزاني هندك فارسي جزاني هندك يعني
کوردی ئەزانی ئەس وەرمانجە تورکیتی عەرەبی دەزانم عەربیش زانی عەربی باش زانی هەندێک یعنی ئەوژ ممتاز، من مسلێ باش. خات ji بۆی زۆر باشە زۆر باشە بە مەقامی چوارگا مەقامی چوارگا نعم ختام و میسک طب يلا باڕۆین بسم الله لەگەڵ ڕێگەکردن ئەخوێنین بسم الله yani tu başlamış gerçi peşte var. من خوێنم Evet. باشە بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد زجنة في روزبي يا تجي إن شاء الله عمو تبعي إن شاء الله مسلمان إن شاء الله بینەرانی بەڕێز و خۆشەویست گەیشتنە کۆتایی ئەڵلقەی بەرنامەی جەژنانە سوپاس کە بینەر و بیسەرمان بوون لە وڵاتی تورکیاوە لە شاری ئەستەمبولەوە لەگەڵ برای خۆشەویستمان محسن کارا کوردی لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویست بووین لە بەرنامەی جەژنانە سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ وێنەگران و ماندووبووان لە بەڕێچوونی ئەم بەرنامەیە تا ئەڵلقەیەکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.